زەڕیاب حەسەن ژەنیارە کوردەکەی ناو دیوەخانەکەی هارونە ڕەشید. کورد لە مێژوودا ئەگەر شکستی هێنابێت هەر بە کوردی ماوەتەوە، بەڵام ئەگەر سەرکەوتوو بوو بێت و کاری گەورەی کردبێت لە کوردبوون دەرکراوە و فارس و تورک و عەرەب هەرزوو ویستویانە بیکەنە موڵکی مێژوەکەی خۆیان. ژەنیارێکی کورد کە ئاوازەکانی وەک جادوو بوون بۆ گوێگران وڵاتە وڵات دەگەڕێت و دەنگدانەوەی خۆی بە جیهاندا دروست دەکات. ئەم ژەنیارە ناوی زەڕیابە، کوڕی حەسەن نافعی موسڵی بووە، لە ساڵی 1970 زاینی لەدایک بووە. ناوی زەڕیاب واتە دۆزەرەوەی زێڕ، کە هەر بەڕاستی ئەم کەسە لە ناو میوزیکدا زێڕی خۆی دۆزیوەتەوە. زەڕیاب بە گەنجی دەچێتە بەغداد، لەسەر دەستی مامۆستاکەی بە ناوی ئیبراهیم ئیسحاق فێری ژەنینی ئامێری عود دەبێت. پاش ماوەیەک هارونە ڕەشید داوا لە ئیسحاق دەکات کەسێکی دەنگخۆش و ژەنیارێکی نوێ بەیانەتە دیوەخانەکەیەوە. ئیسحاقیش زەڕیاب دەباتە ئەوێ. لە ساتەکانی یەکەمەوە هارونە ڕەشید شەیدای بەهرەکانی زەڕیاب دەبێ و هەموو پێداویستیەکانی ژیانی بۆ فەراهەم دەکا و بە ئیسحاقیش دەڵێت کە ئاگای لێی بێت. بەڵام پاش ماوەیەک لەبری ئەوەی ئیسحاق ئاگاداری زەڕیاب بێت ئیرەی پێدەبا و پێی دەڵێت ئەگەر ئێرە بەجێ نەهێڵیت لە ناوت دەبەم. بەم جۆرە زەڕیاب ڕوو دەکاتە ئەندەنووس، لەوێش خەلیفە عەبدوڕەحمان شەیدای خۆی دەکات. بەڵام زەڕیاب نابێتە دەربار و دەست دەکات بەوانە وتنەوە و داهێنان لە بواری میوزیکدا. چەندین میتۆدی فێربوونی میوزیک دادەنێت، بە خاوەنی میوزیکی فلامینگۆ دادەنرێت. کاریگەری لەسەر فۆرم و ستایلی میوزیکی ئیسپانی و فەڕەنسی داناوە. ژێی پێنجەمی بۆ ئامێری عود داناوە کە مێژونووسانی ئەم بوارە پێیان وایە ئەوە بووەتە هەوێنی دروستبوونی ئامێری گیتار. سەرەڕای میوزیک وەک دیزاینەرێکی ئەو کاتی جلوبەرگی ئەندەنووسی کاری کردووە، جلەکانی بە پێی وەرزەکان ڕێکخستووە. ئەم ژەنیارە کوردەی کە بووەتە موڵکی جیهان لە ساڵی 1954دا کۆچی دوایی کردووە. گەلێک سەرچاوە بۆ کوردبوونی زەڕیاب لە بەردەستدان. بۆ نمونە ڕۆژهەڵاتناسی ئەڵمانی دکتۆر سیگریت هونیک ساڵی 1961 پەرتووکێکی لەبارەی زانستی ئەم ناوچانەوە نووسیوە و لە پەڕەی 488دا نووسیوێتی. کوڕێکی کورد کە ناوی زەڕیابە و خوێندکاری ئیسحاق موسڵی بووە، یەکێک بووە لە دیارترین ژەنیارەکان کە توانای سەرسوڕهێنەری هەبووە لە میوزیکدا. ئایا پێت وایە چەند نمونەی تر لەم جۆرە لە مێژووی کورددا ون کراون و کراونەتە موڵکی گەلانی تر؟